بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەر کوێگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ. من ئەمڕۆ لە ڕانیەی دەواازەی ڕاپەڕینەوە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەی پەیامی ڕۆژ. ئەمڕۆ مەڵبەندی پێنجی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ڕانیە هەستاوە بە سازدان و ئامادەکردنی ئاهەنگێک بۆ 200 خێزان کە لە ماوەی ساڵێکدا هاوسەرگیریان ئەنجامداوە. ئەمڕۆ خەڵاتی ڕێزلێنان و خەڵاتی خۆشببختیان پێشکەش دەکات. بۆ قسەکردن لەسەر تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکەین لەسەر ئامانج و تایبەتمەندێتی ئەم ئاهەنگ و مەراسیمە کە مەڵبەندی پێنجی کۆمەڵی ئیسلامی پێی هەستاوە کە ئەمڕۆ 200 خێزان واتە 400 گەنجی بەڕێزی لێرە کۆ کردوتەوە تا بتوانێت کۆمەڵێ ڕێنمایی و کۆمەڵێ بەرچاوڕوونی و ڕێنمایی باشیان پێ بدا و خەڵاتی ڕێزلێنانی خۆشیان پێ بەخشێ. بەڕێز کاک حاجی ڕزگار قادر سەرۆکی لیژنەی ئامادەکاری ئاهەنگ قسەم بۆ دەکات لەسەر تەوەریەکانی بەرنامە. کاک ڕزگار زۆر سپاس بۆ ئامادەبوونت، دەستخۆشیتان لێکەین بۆ کارە جوانی کە ئەمڕۆ 200 خێزان لە ماوەی ساڵێکدا کە هاوسەرگیری ئەنجامداوە ئێوە لێرە کۆتان کردوونەتەوە ئاهەنگێکی خنجیلانتان بۆ ساز کردوون. سەرتا پێم خۆشە بزانم ئامانجی ئەم کار و ئەمە هەنگتان چییە و بۆ چه ئامانجی ئەمە هەنگتان سازداوە؟ سەرەتا بنای خی پەروەرگار بە خێراتنیشی گەرمی ستافی بەرنامەی پەیامی ڕۆژ دەکەین بۆ دەڤەرەکەمان سپاسانەکەین بۆ ئامادەبوونتان و سڵاو ڕێزمان هەیە بۆ بینەرە ئازیزەکانی کەناڵی ئاسمانی پەیام. ئێمە لە ڕاستیدا ئامانجی ئەنجامدانی ئەمە هەنگە زیاتر بۆ ڕێزلێنانە لە بڕیاری چونە ناو کەژاوە پرۆسی هاوسەرگیری لەلایەن ئەو گەنجە بەڕێزانێک کە لە ماوەی ساڵی ڕابردوو لە 2019دا بڕیاریانداوە کە بچنە ناو ئەو پرۆسە گرنگە و پاشانیش ئێمە لە ڕاستیدا هەنگاونان بۆ هاوسەرگیری پێمان وایە یەکێکە لە کارە گرنگەکانی ژیانی مرۆڤ و یەکێکە لە کارە پیرۆزەکانی ناو کۆمەلگا و ئەو کارە خێرەیە کە کۆمەلگا پێویستێتی بۆ ئەوەی کە ئێمە کۆمەلگا بتوانێت هەنگاو بنێ بۆ ئەوی یەکەیەکی بنچینەی ئەساسی کە کۆمەلگای لەسەر بینا دەکرێت بریتە لە خێزانێکی بەختەوەرە دروست بکرێت. بۆ ئێمە پێمان بە پێویستمان زانێت کە ئەم ساڵیش شێوەی ساڵانی پێشوو کە ئەمە سپاس بە خۆشبەختانە سێم وەرزێتی بۆ سێم جارە لە سنوورەکەدا ئەم مەراسیمە سازەکەین. پێمان باش بوو کە ئەم مەراسیمە و ئەم ئاهەنگە ساز بکەین بۆ ژمارەیەکی بەرچاو لە کوڕان و کچانی سنوورەکە و دەڤەرەکە کە هەڵساون بۆ پرۆسەیە. زۆر باشە کاک ڕزگار، کۆم لە قۆناغ و بە قۆناغ و سەردەم و واقعەکە تێپەڕین خێزان بێ بەهاکرێ، خێزان هەڵەوەشێنرێتەوە. خێزان بە جۆرە لە جۆرەکان دەیەهانی گورز و تیری ژەهراوی تێگیرێ. ئەمە تا چەند یەکێکە لەو ئامانجانەیەوە کە بتانەوێت جارێکی تر تۆکمەیی و یەکگرتووی و تەبایی خێزان بپارێزن و بە جۆرێکی تر بە کۆمەڵگەی خۆمان بڵێن ئەوە تەنها خێزانە کۆڵەکە و ڕاگری کۆمەڵگەکەمانە بێت. بەڵێ بێگومان ئەوەکو لە سەرتاش ئاماژەمان پێکرد لە ڕاستیدا و جەنابیش ئاماژەت پێکرد کە ئەمڕۆ تەوژمێکەیە لە ساحەکەدا کە ئیش لەسەر هەڵۆشانە و هەڵتەکاندنی خێزان دەکا و بەژەوەندی خۆی لەوانەیە لەوەدا ببینێتەوە کە تاکانی خێزان تا ئەندازەیەک لەبەرێک هەڵۆشاو بن و لە بەرامبەریشدا تەوژمێکی تر کار دەکات کە بۆ پاراستنی بەها بەرزەکانی کۆمەلگا و پاشانیش پاراستنی خێزان وەکو یەکەی بنچینەی و ئەساسی پێکاتێ هەر کۆمەلگایەک. ئێمە لە ڕاستیدا ئامانجی سەرەکیمان بریتیەلەوە چونکە پێمان وایە ئەو گەنجانەی کەوا گەیشتونەتە قۆناغی پرۆسەی هاوسەرگیری کە بە هەنگاونانیان بۆ ناو ئەو پرۆسەیە بە تایبەتش کە ئەمڕۆ لە زۆر بواردا دژایەتی ئەم هەنگاوە دەکرێت لە بواری سەختکاری لە خودی پرۆسەکەدا و لە بواری دروستکردنی هەستی دژمنکاری لە نێوان تاکان بۆ ئەوەی کە ئەم هەستە هەر بەردەوام بێ کاتێک کە خێزان پێکدێ هەوڵی لە بەرێکەڵۆشانی ئاسان بێت و لە هەمان کاتژە دەبێ ئاگامان لەوە بێ کە لە کۆمەلگاکەماندا ئەو داتانێک کە لە ڕاگەیانەکان بڵاو دەکرێتەوە داتاکانی لێکزیابوونەوە و تەلاق و داتاکانی گەنجی نەچووە ناو پرۆسی هاوسەرگیری لە هەردوو ڕەگەز هەتا ئێستا قسە لەسەرەوە بوو کە لە ڕەگەزی مێدا زیاتر ئەو نسبەیە هەرچەند ئێستاش ئەو نسبەیە لە ڕەگەزی مێدا زیاترە بەڵام لە ڕەگەزی نێریشدا ئێستا وەکو چۆن قەیرە کەسمان هەیە قەیرە کوڕیشمان هەیە. ئەمە بەڕاستی پێمان وایە پەتایەکە کۆمەلگا تووشی بووە
و دەردێکی کۆمەڵایەتیە پێویستی بە چارەسەرکردن هەیە. ئەمە ناڵێن ئەم ئاهەنگە چۆن بڵێ ڕێگە چارەی حتمی ئەو مەسەرێ، بەڵام ئەم ئاهەنگە و یان ئەم هەنگا و هەنگاوەکانی هاوشێوەی ئەمە لە هەموو ئاراستەکان بەڕاستی پێویستمان بۆیە کە ئەمە خزمەت بە پرۆسەی هاوسەرگیری بکەین لە ئاسانکاری لە پێدابینکردنی پێداویستەکانی هاوسەرگیری و ئەوەی کە لە دەسەڵاتی دابێ ئەگەر بە پیرۆزباییکردن و بە دەستخۆشی لێکردنیش بێ بە ژێرەی ئەو توانە و دەسەڵاتی کە لە بەدەستیدا پێویستە بۆ هەموو ئەو هێزانێک کە لەو توژمەدا خۆیان دەبینەوە خەمخۆری پاراستنی خێزان بن، ئەوە پێویستە هەمویان یەکانگیر بن بۆ ئەوەی کە هەوڵدەین خێزانەکان پارێزین لە تایبەتمەندی و جیاوازی ئەم ئاهەنگ و مەراسیمەی ئەمڕۆ وەک جەنابەت ئاماژت پێکەوە ئێمە ژەزانین کە لە چەند ساڵی ڕابردوودا مەڵبەندی پێنجی ڕانی کۆمەڵی ئیسلامی هاوشێوەی ئەم ئاهەنگەی ساز کردو کۆمەڵێ ئاهەنگێکی بۆ ڕێزلێنانی ئەو هاوسەرانەی ڕابردوو ساز کردو. تایبەتمەندی و جیاوازی ئەمڕۆ لەگە ساڵانی ڕابردووە چیە؟ بەڵێ لە ڕاستیدا هاوشێوە بوون هەیە لەگەڵ مەراسیمەکانی ساڵی ڕابردوو ساڵانی ڕابردوو، بەڵام هەوڵمانداوە ئەم ساڵ دوو تایبەتمەندی تێدا بەدی بێن. یەکێک لەوانە سنووری بەشداریکردنی هاوسەرانمان فراوان کردووە لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەاندنی لۆکاڵی خۆمانەوە لە سنوورەکە بانگەوازمان کردو هەر کەسێک ئارەزومەندە یاخۆت هەر کەسێک حەز دەکات لەم ئاهەنگەدا بەشدار بێ، ئەوە ئێمە لە خزمەتی داین بەبێ ڕەچاوکردنی هیچ جۆرە ئینتیمایەک یاخۆت هیچ جۆرە باگراوندێک. ئێمە پێمان وایە پرۆسی هاوسەرگیری هەر کەسێک بیکە پرۆسەیەکی پیرۆزە پێویستی بە دەستخۆشی لێکردنەوە پێویستە ڕێزی لێبژیرێ و ئەوەندەی کە لە تواناژای پێویستە خەڵاتی پێشکەش بکرێت. ئەمە یەکێکە لە تایبەتمەندەکانی ئەم ئاهەنگە بۆ ئەم ساڵ. تایبەتمەندێکی تر ئەوەیە کە لە ڕاستیدا لەم ئاهەنگەدا ژمارەیەک لە ڕێسپی و پیاماقوڵ و کەسایەتیەکانی سنوورەکەمان بانکێش کردووە وەکو میوان بۆ ئەوەی کە ئەوانش ببنە پاڵپشتێکی معنەوی بۆ پرۆسەکە و ببنە پاڵپشتێکی معنەوی بۆ ئاهەنگەکە و لە هەمان کاتژدا بزانن کە هێزێکی سیاسی سەربارەی کارە سیاسیەکانی تری سەربارەی ئەوەکانەی تر کە لە سەرشانەتی یەکێک لە هەموو غەمە سەرەکیەکانی ئەوەیە کە هەوڵدا بۆ پاراستنی خێزان و هەنگاوێک بنێ بۆی کە پاڵپشتی پاراستنی خێزان و دروستکردنی خێزان بکات. زۆر باشە. ژمارەی ئەو هاوسەرانەی ئەمڕۆ وەکو تاک چەندە بۆ منە سەرنجام دوو تاک دەتوانن پێ خێزانێک پێک بێنن. ئێمە لە ڕاستیدا دواداتا ئەوەی کە بەدەستمان گەیشتە نزیکەی 200 خێزان واتە 400 گەنج کە 400 هاوسەر کە هاوسەرگیریان کردووە بەشدار دەبێت بە پشتیوانی خۆی پەروەردگار. زۆر باشە. مەراسیمەکە تەنها کە سوکار بۆ منە تەنها هاوسەرەکان بەشداریەکەن یا بۆ منە لەگەڵ ئەو کەسانش کە جەناب وەکو پیاماقوڵ و زانایانی ئاینی ئاماژت پێکرد کە سوکاری بۆ منە بووکو زاوەکانیش ئەوانیش بەشداریانە بێت؟ بەڵێ ئێمە لە ڕاستیدا لەبەرەوەی ژمارەکە زۆر بوو و ئەو شوێنێک کە مەراسیمەکەش تێدا سازەکرێت کە ئێرێکە ئێستا بەنامەکەی تێدا پێشکەشەکەین هۆڵەکە سنووردارە لە ڕاستیدا وە کەشەوە لەبانیاگەرە ئارەزومەند بووین بەوەی کە دەستی کۆی بووک و زاواکان بکەینەوە لەوەی کە چەند لە کەسوکاری خۆیان بەشداری پێدەکەن لە مەراسیمەکە، بەڵام لەبەر سنوورداری شوێنەکە ئێمە تەنها بڕیارمانداوە هەرجوو تاوسەرێک دەتوانێت دوو تاک لە دوو کەسی تر لەگەڵ خۆیان دابێن و بەشداری لە مەراسیمەکەدا بکەن. بۆ ساڵی داهاتوو کە ئێستێمە لە ناو 2020 بەرفراوانبوونی پرۆژەکەی ئێوە یان بۆونە پلان و بەرنامەتان چیە بۆ ساڵی داهاتوو لە کۆکردنەوەی ئەو خێزانانەی کە لە 2020 داچنە نێو کەژاوەی ئەوسەرگیریەوە؟ ئێمە لە ڕاستیدا مەبەستمان بوو کە ئەم ساڵ مەراسیمەکە تایبەتمەندەتی شتریش پێ بدەین، بەڵام نەگونجا ئومێد دەکەین بۆ ساڵانی داهاتوو بتوانین ئەوە بکەین. ئەوەیە کە لە ڕاستیدا ئاهەنگی گواستنەوەی ئەو هاوسەرانە بکەوێت هەمان ڕۆژ واتە ژمارەیەک لە کوڕان و کچان کە بڕیاری هاوسەرگیریاندا و بڕیاریانداوە کە بڵێن بچن ناو کەژاوی هاوسەرێتیەوە مەراسیمی گواستنەوەکەیان لێک کاتدابێ واتە ئاهەنگی هاوسەرگیری بە کۆمەڵ بێ. بەسەوەی ئێمە لە ڕاستیدا بۆ ئەو هاوسەرانەیە کە چوونەتە ناو پرۆسەی هاوسەرگیری بەڵام لە ماوەی 1 ساڵە تەنها ساڵی 2019 بۆیە مەبەستمان بوو بەڕاستی کە بتوانین ئەو هەنگاوە بنین. ئومێد دەکەین ئینشاڵڵا بتوانین لە ساڵانی داهاتوودا و هەنگاوە بنین بتوانین کە فعلەن ئاهەنگەکە ئاهەنگی هاوسەرگیری بە کۆمەڵ بێ کۆی ئەو هاوسەرانێک کە بەژاری دەکەن پرۆسەی گواستنەوەکەیان و بە گەیشتنیان لەو کاتەدا بێت بۆ ئەوەی کەمە بتوانین خۆشێکی تر زیاتر و پاڵپشتێکی زیاتری ئەو پرۆسەیە بکەین کە پرۆسی هاوسەرگیریە.
ئەوەژ دەوەسێتە سەرەوەی کە تا چەندێک لەو خەڵکە ئامادەی هەیە و پاشانیش ئێمە لە ڕۆی توانەدارایەکانمانەوە دەتوانین چەند خزمەتی ئەو پرۆسەیە بکەین. گومانی تێدانێت کە تواناکانی ئێمە سنووردارە لەبەرەوە تا توانای دارایی بەهێزتر بکرێت دەتوانێت ئەو پرۆسەیە جوانتر بکرێت و بەهێزتر بکرێت. زۆر باشە. زۆر جار توێژەرانی کۆمەڵایەتی یاساناسەکان مامۆستایانی ئاینی باز لە نەبوونی هۆشیاری و ڕێنمایی خێزانی ئەکرێن. نەبوونی ڕۆشنبیریەکی خێزانی وایە کاکەوە ڕێژەی تەلاق لە کۆمەلگەی ئێمەدا زۆر بێ. کاتێکەوە کچێ بە ئەرک و مافی خۆی شارەزا و ئاگادار نییە سبەی دوو سبەی لەوەچێ بەرگەی نەبوونی و پرتەوبۆڵی مێردەکەی نەگرێت. کاتێ مێردێک کەوا بۆ منە شارەزایی و هۆشیاری نەبێت لەوەچێ بەرگەی کۆمەڵێ لە کەم و کورتی و ناتەوارەکانی خێزانەکەی نەگرێت. ئەمە نەبوونی ڕۆشنبیریە وا دەکاکەوە ئەم مێردە تەنها چاوەڕێی خۆشی و ماف و ئیمتیازات لە ژنەکەی بکاوە پێچەوانەش. ئێوە ئەمڕۆ تەنها دەمی بووکوزاوا شیرینەکەن و چەپکە گوڵێک و دیارەکیانە دەنێ یا بوونە بە کەسانی توێژەری کۆمەڵایەتی و دەرونی و مامۆسایانی ئاینی و یاساناسان ئەتوانن یا دەتانەوێت کۆمەڵی ڕێنمایی و